لەژێر فشاری هاوڵاتیان مانگرتن هەڵپەسەردرا و ئەم ڕۆژ مانگرتنێکی مێژووی لە سلێمانی بەڕێوە چوو. حکوومەتی هەرێم بەخشین و بەستنی دەرماڵەی نوێی بۆ هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕاگرت. ستاندار هەڵەیەک لە ڕاگەیەندراوەکەی ئەمڕۆی پۆلیس لە دانپێدانانەکەی چالاکوانەکەی هەولێرە ئاشکرا دەکات. دوای 15 ڕۆژ و بەهۆی زۆری داواکاری خەڵک و چین و توێژەکان ئەمڕۆ مانگرتوانی سلێمانی کۆتاییان بە مانگرتنەکەیان هێنا لە پێناو جێڕانەوەی مافەکانی مامۆستایان و فەرمانبەران ئەنجامیان دابوو. لەلایەکی تر لە ناو بازاری سلێمانی و هەڵەبجە و چەند شارۆچکەیەکی دیکە دوکانداران بۆ پشتیوانی مانگرتوان دوکانەکانیان داخست. ئەم هەنگاوەش لە مێژووی هەرێمی کوردستان کەم وێ نەبوو بە جۆرێک بۆ پشتیوانی لە داخوازی مامۆستایان و فەرمانبەران پیشەوەران دوکان و شوێنە بازرگانەکانیان دابخەم. دامەزراندن و بەخشین و بەستنی دەرماڵەی نوێ لە هەرێمی کوردستان ڕاگیرە، ئەمە بەپێی بڕیارێکی حکوومەت و لە چوارچێوەی یەخستنی ڕێکارە داراییەکان لەگەڵ حکوومەتی ناوەندی. ڕێکارێک کە بەستراوەتەوە بە پەسەندکردنی خشتەکانی بودجە لە عێراق و دیار نییە کەی پەسەند دەکرێت بە بەهانەی ئەوەی ئێستا خشتەکانی بودجەی ساڵی 2025 لەلایەن حکوومەتی فیدراڵەوە پەسەند نەکراوە و ڕەوانەی پەرلەمانی عێراق کراوە. حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشت بە بڕیاری کۆبوونەوەی ڕۆژی 5 ئەم مانگە چەند بڕیارێکی دەرکرد کە دیارترینی ئەمەیە ڕاگرتنی بەخشین و بەستنی دەرماڵەی نوێ بۆ سەردەم موچەخۆران و پابەندبوون بەو ڕێژە و بڕانەی دەرماڵە کە لە لیستی موچەی کانونی دووەمی 2025 هاتووە. پۆلیس و ئاسایشی هەولێر بە تۆمەتی شۆفێریکردن بۆ پەرلەمانتار عەلی حەمە ساڵح لە خۆپیشاندانەکانی دوێنەی دێگەڵا ئادەم عوسمان چالاکوان و شۆفێری پێشووی پەرلەمانتاری ناوبراوی هێنایە سەر شاشە و دانپێدانانی پێبڵاو کردەوە. بەپێی بەدواداچوونێکی ستاندەریش ئەو ڤیدیۆی پۆلیسی هەولێر لە کاتی دانپێدانانەکەی ناوبراو بەکاری هێناوە کە گوایە بۆ پێگەی سابری نوێژنێردراوە هی پەرلەمانتارەکە نییە و لە کەناڵی کێنێن وەرگیراوە. بەشێک لە چالاکانیش دەستگیرکردنەکە بە پێشهاتێکی مەترسیداری پێشێلکردنی ئازادی ڕادەربڕینی دەبینن. ئۆڕی هاوپەیمانی نۆسە لەم بارەوە ڕاگەیاندووە ئەو تۆمەتەی ئادەم عوسمانی لەسەر دەستگیر کراوە. ڕۆژانە هاوڵاتیان لەو جۆرە گرتە ڤیدیۆیانە لە تۆڕی کۆمەڵایەتیەکاندا بڵاو دەکەنەوە و ناکرێ وەک تاوان تەماشا بکرێت.